سڵاوتان لێبێت هاوڕێیان، خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێدا لە کەناڵی سۆران بۆسەوە گەڕامۆلای ئێوەی ئازیز و خۆشەویست. ئەمڕۆ چەند ڕاستێکی سیر لە سەرێکێک لە گەورەترین سەرۆکەکانی جیهان ناشکرا دەکەین، تەنها سەیری ڤیدیۆکە بکەن تاوەکو کۆتایی. محەممەد بن سەلمان ئال سعود کوڕە گەورەی ژنی سێەمی سەلمان فەهد فەلاح سوڵتانە، بەڵام کوڕە گەورەی مەلیک سەلمان نییە. دوای ماوەیەک لە پەیوەندیکردن بە جامیعەی مەلیک سعودەوە بۆ چەند ساڵێک لە کەرتی تایبەتیشی کردووە پێشەوەی ببێت بە یاریدەدەری باوکی لە ساڵی 2007. دواتر چەند پۆستێکی وەرگرت، لەوانە ئەمیری گشتی مەجلیسی ڕێبازی لێۆنیۆ لە ساڵی 2017 وە کاربڕەکەری سعودی دیاری کرا لەلایەن باوکیەوە، ئەوە شوای کرد ببێتە شازادەی جێنشین و لە ئێستادا وا بیر دەکرێتەوە کە هێزی ڕاستەقینەی کورسی پاشایەتیە و بە دڵنیاییەوە چەندین گۆڕانکاری گرنگی کردووە لە وڵاتدا. بە دڵنیاییەوە محەممەد بن سەلمان خاوەن جەماوەرێکی زۆرە و سەرکەوتنی زۆرە، بۆیە بایستا بە وردی سەرنج بدەین لە سەرم سەرکردە بەهێزە پازدەشت کە نەزانیوە لەسەر محەممەد بن سەلمان. بەڵام سەرەتا وەکو چاکەیەک بۆ ماندووبوونمان نەک فرمانێک پشتگیریمان بکەم بەلایکردنی ڤیدیۆکە و بۆ بینینی بابەتی زیاتر لە کەناڵەکەمان ئەوارێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن. یەکەم کەسە لە خێزانی مەلیک کە سەرپەرشتی کۆمپانیای نەوتی حکوومەت دەکات، کۆمپانیای خاوەنداری نەوتی سعودی ناوی ئارامکۆی سعودیە، گرانترین شەریکەیە لە دنیادا کە بەهاکەی دەگاتە 2 تریلیۆن دۆلار بۆ 10 تریلیۆن دۆلار. محەممەد بن سەلمان سەرۆکی لیژنەی باڵای ئارامکۆیە، ئەمە شوای لێ دەکات یەکەم کەس بێت لە خێزانی شاهانە کە سەرپەرشتی کۆمپانیای نەوتی حکوومەت دەکات لە وڵاتدا. ئەم کۆمپانیایە بە تەواوەتی سەر بە حکوومەتی سعودیە، بەڵام محەممەد بن سەلمان پلانی هەیە کە پشتی ئەم کۆمپانیایە بخاتە زیادکردنێکی ئاشکراوە لە داهاتوودا. دووەم، لەگەڵ کچە مامی هاوسەرگیری کردووە لە ساڵی 2005 کە ناوی سارا بن مەشهور بن عەبدولعەزیزە. 4 منداڵان هەیە بە ناوی ئەمیرە سەلمان و مەشهور و ئەمیرە فەهد و نوورا و تاکە هاوسەریەتی. سێەم، بە پلەی دووەم دێت لە حسابی خۆی لە زۆربەی ئەندامانی بنەماڵەی شاهانەی سعودی. محەممەد بن سەلمان نەچۆتە دەرەوەی وڵات بۆ خوێندن، چۆتە زانکۆی مەلیک سعود کە شادی بە کالەوروسی لە قانوندا هێناوە و تەخەڕوجی کردووە لە پلەی دووەم لەسەر حسابی خۆی. چوارەم، گرانترین تابلۆی جیهانی کڕی کە تابلۆی سلڤادۆر داڤنێشی بوو، یەکێکە لەو 10 تابلۆ نایابانەی داڤنێشی و لە دارک نمایش کرا بۆ فرۆشتن لە دیسێمبەری ساڵی 2017 و کەسێکی نەناسراو بە بەهای 450 میلیۆن دۆلار کڕی. ئەمەش تابلۆکەی کردە گرانترین تابلۆ کە تاوەکو ئێستا فرۆشرا بێت و لە مانگی داهاتوودا ئەم تابلۆیە لە پێشانگای لیۆڤەر لە ئەبوزەبی نمایش کرا کە لە کۆتاییدا خاوەنەکەی ئاشکرا کرا کە محەممەد بن سەلمان بوو. پێنجەم، دوای ماوەیەک لە دەست بەکاربوونی وەک جێگیری باوکی بۆ بەڕێوەبردننی وڵات لە ساڵی 2017 فەرمانی دەستگیرکردنی چەندین کار بەدەست و بەرپرسی پلە باڵەکانیدا بە تۆمەدی گەندەڵی و دزی لە سامانی گشتی. زۆربەی گومان لێکراوەکان لە ئوتێلێک ناوچەی ڕیاض بوون. لە ناو دەستگیرکراوەکان وەلید بن تەڵالیان لە ناودا بوو کە یەکێکە لەوە بەرهێنەرە سەرەکیەکان لە شاری وێتوێتەر و کۆمپانیای کاتنیوس کۆر و زۆربەی دەستگیرکراوەکان بە دەستبەرداربوون لە سامانەکانیان ئازاد دەکران و محەممەد بن سەلمان وتی زیاتر لە 100 میلیۆن دۆلار گەڕاوەتەوە لەم پارانە کە بە شێوەیەکی نایاسایی بەدەساتون و دەڵێن 6 ملیار لەو پارەیە لە وەلید بن تەڵالەوە وەرگیراوە. شەشەم، لە پشتاسانکردنی هەندێک لە یاساکانەوە محەممەد بن سەلمان بە یەکێک لە سەرۆکە بەهێزەکان دادەنرێت لە سعودیا و کۆمەڵێک تاکسازی کردووە
لەو کارانەش ئاسانکردنی هەندێک یاسا بەهۆی دەسەڵاتەکەیەوە ڕێگەی بە خانمانی وڵاتەکەیدا کە مۆڵەتی شۆفێران هەبێت لێو نوێی ساڵی 2018ەوە دەتوانن ببنە خاوەنکار و ئامادە بن لە یاریەکان و پەیوەندی بە سوپاوە بکەن. حوتەم سەرۆتەکەی زیاتر لە 3 ملیار دۆلارە، هەرچەندە سەرۆتەکەی بە تەواوی نەزانراوە، بەڵام سەرۆتەکەی بە زیاتر لە 3 ملیار دۆلار مەزەندە دەکرێت و سەرۆتەکەی بە ڕێژەی 125 زیادی کردووە لەو کاتەی باوکی بۆتە پاشا. هەشتم زیاد لە 18 ئۆتۆمبیلی گرانبایی هەیە و کاندامانی خێزانی ئەلسعود محەممەد بن سەلمان زیاتر لە 18 ئۆتۆمبیلی گرانبایی هەیە لە جۆرەکانی فیراری، باتلی، پوگاتی، لامبۆرگینی و ڕۆڵز-ڕۆیس و نرخی هەمویان دەگاتە 23 ملیۆن دۆلار. نۆیەم دووبارەکردنەوەی دووری سەلیمە بۆ یەکەم جار لە دوای ساڵەکانی هەفتاکانەوە محەممەد بن سەلمان لێژنەیەکی کات بە سەربردنی تازەی دامەزران کە چەندین نەهەنگی گۆرانی وتنی لە ناوچەکە ساز کرد کە لەمەوە پێش ئامادە نەکرابوو. هەروە لیژنەکە یەکەم کۆڕبەندی بۆ کتێبی کۆمیدی کردەوە لە وڵاتەکەدا و پێشانگایەک بۆ یوتوبەرەکان و ڕێخستنی پێشبڕکەی ئۆتۆمبیل لەسەر شێوازی ئەمریکی و گرنگترین گۆڕانکاری کە محەممەد بن سەلمان کردی کردنەوەی هۆڵەکانی سینەما بوو لە وڵاتەدا کە داخرابوون لە دوای ساڵەکانی هەفتاکانەوە. ئێستا فیلم تێدا نمایش دەکرێت. دەیەم لە ساڵی 2015 قەسرێکی فەڕەنسی بە بەهای 300 ملیۆن دۆلار کڕی. لە هەمان ساڵدا قەسری لویسی چواردەی کڕی لە خۆر ئاوای پاریس لە فەڕەنسا بە بەهای 300 ملیۆن دۆلار. کۆشکەکە وا دیارە دەگەڕێتەوە بۆ سەدەی 17هەم، بەڵام لە کاتی کڕینی تازە بنیات نرابەوە. پێک دێت لە سینەما، مەلەوانگەی شاهانە و پەنجەرەکانی بۆی مۆبایلەوە دەتوانی دەستی بەسەردا بگری و ژێرزەمینێک و ژوورێکی شوشەیی لە ژێر ئاودا کە دەتوانی سەیری ماسی کۆیی بکەیت کە مەلە دەکات و پانتایی زەویەکەی دەگاتە 7.50 کیلۆمەتر چوارگۆشە. باخو شوێنی کات بە سەربردنی تێدایە و ڕۆژنامەی نیویۆرک تایمز لە راپۆرتێکدا بە گرانترین خانووی دنیا هەژماری کرد. 11 پاشا هەفتانە کتێبێکی بۆ دادەنێت تا بیخوێنێتەوە. محەممەد بن سەلمان وتوێتی کە باوکی کتێبێکی بۆ هەڵدەبژێرێت هەفتانە تا بیخوێنێتەوە و دواتر تاقیکردنەوەی پێدەکات لە کتێبەکەدا. وتیشی باوکی پێی وتووە گەرمێژووی 1000 ساڵ بخوێنیتەوە ئەوە شارەزایی 1000 ساڵ بەدەست دەهێنیت. دوازدە بچووکترین وەزیری بەرگریە لە جیهاندا کاتێک باوکی بووە پاشای سعودیا لە ساڵی 2015 محەممەد وەک وەزیری بەرگری دیاری کرا و هەروەها بووە بچووکترین وەزیری بەرگری لە جیهاندا. سێزدە کەشتێکی بە بڕی 500 ملیۆن دۆلار کڕی لە کاتی پشۆکەی لە جنوبی فەڕەنسا. کەشتێک کە سەرنجی محەممەدی ڕاکێشە کە درێژەکەی 54 مەتر بوو. کەشتێکە ناوی سیرین بوو کە خاوەنەکەی بازرگانێکی ڕووسی بوو. محەممەد بن سەلمان یاریدەدەرێکی نرد بۆ کڕینی کەشتێکە و کڕینی کەشتێکە لە ماوەی چەند کاتژمێرێک تەواو بوو بە بڕی 500 ملیۆن دۆلار. چواردە ئاهەنگێکی بە بڕی 8 ملیۆن دۆلار لە دوورگەی مالدیف ئەنجامدا. با ڕازگۆ بین لەوانەیە 8 ملیۆن دۆلار زۆر کەم بێت بۆ یەکێک لە خێزانی شاهانەی سعودی کە ناتوانن خۆیان بگرن لە بەفیڕۆدانی پارە. دوورگەیەکی تایبەتی بەکرێگرت بۆ مانەوەی خۆی و هاوڕێکانی لە 43 ڤێلادا بۆ ماوەی یەک هەفتە. هەروەها چەندین کەسایەتی بەناوبانگی بانگهێشت کرد بۆ ئاهەنگەکە، هەرچەندە ئاشکرا نەبوو کە ئایا ئەو کەسانە میوان بوونیان تەنها بۆ خۆشی بینین بانکرابوون و لە ناو بانگهێشتکراوەکان ئەم کەسایەتیانەی تێدا بوو: پیتبۆڵ، شاکیرا، ڕینا، جێنیڤەر لۆپێز. پازدەم دەبێتە بچووکترین پاشا لە مێژووی سعودیادا. لە ساڵی 1932 شانشینی سعودی عەرەبی دامەزراوە و لەو کاتەوە 7 پاشا هەبوون کە دروستکەری شانشینەکە بوون
ئیبن سعود و 6 لە کوڕەکانی. پاشا ئێستا کۆتا منداڵە کە پاشایەتی وڵات دەکات. پاشا سلمان کاتێک هاتە سەر حکم کە تەمەنی 77 ساڵ بوو ئەو بچووکترین پاشا تا ئێستا مەلیک سعودە کە لە تەمەنی 51 ساڵی حکمی گرتوۆتە دەست. مەلیک سلمان سێ لە کوڕە گەورەکانی خۆی تێپەڕاندووە تاوەکو کوڕە 30 ساڵانەکەی بکاتە جێنشینی خۆی و لە کاتی هەر ڕووداوێکی نەخوازراودا محەممەد بن سلمان دەبێتە بچووکترین پاشای سعودیا لە چەند ساڵی داهاتوودا و ئەمەش بۆ ماوەی 30 ساڵ یان زیاتر حکم دەکات. ئێستاکە کاتێک زیاتر زانی لەسەر محەممەد بن سلمان پێت وایە چۆن سعودیا لە ژێر دەسەڵاتی ئەودا دەگۆڕێت. ئەمەش ڕاستێکی ترە هەموو سەروەتی بنەماڵی ئال سعود دەگاتە 14 تریلیۆن دۆلار زۆربیان بێدەگی نەوتەوەیە. بەڵام محەممەد بن سلمان دەزانێت کە وڵاتەکەی ناتوانێت پشت بەنەوت ببەستێت بۆ هەمیشە. بیرۆکەی خۆی بۆ سعودیا لە ساڵی 2030 خستۆتە ڕوو کە پشت بە شارێکی گەورە دەبەستێت بە بەهای 9 تریلیۆن دۆلار کە لە بیاباندا دروست دەکرێت کە پێک دێت لە ڕۆبۆت و فڕۆکەی بێفڕۆکەوان و سیارەی بێشۆفێر و شوێنی کات بەسەربردن و سینەما و چەندین شتی تر. ئەمەش بۆ ورژاندنی ئابووری و کەرتی گەشت و گوزارە. زۆر سپاس بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە. وەگەر ڤیدیۆکەت بەدڵ بوو ئەوە لایکی ڤیدیۆکە بکە و شێری بکە لەگەڵ هاوڕەکانتدا و لە بیری مەکەن سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایب بکەش چالاک بکەن تاوەکو هەمیشە ئاگاداری بابەتە نوێەکانمان بن تا ڤیدیۆیەکی تر و بابەتێکی تر بەخوای گەورتان دەسپێرم. خواتان لەگەڵ.